ئەگەر ئەو کارە بە من تەواو دەبێ با تەواوی کات با کارەکەم تەواو کات بەڵام با بیڵێ و پەیمان بدات. مامەوە بزانم ساری تاکسیەکی هەڵەبووی ماڵ ڕێگای ماڵ خۆتان پێ بڵێ با بتگێنم تخوا. برادەر لەو ماوەیە بە یەکەوە قسەمان کرد کێبڵی مەکینەکەت بڕیوە ئەو کەسەش تاکسیەکەت لێ بردووە چەپ دەست بووە سیرکە تەپڵەکەی لە لای چەپ داناوە بەڵام تۆ دەستە ڕاستی وانە ها سەیری وێنەکەی سەر ئاوێنەکەت کە ئەگەر شتێکی خراپت ئەنجام نەدابێ وێنەکە هی تۆ نییە. تۆ باشی خاڵە؟ گوتپووی باشی 25 ساڵ بە من تەواو دەبێت؟ نەخێر سەردەمانێک دوو پیاو هەبوو یەکێکیان زۆر خراپەی بەرامبەر ئەوی تر دەکرد لە ئەنجامدا هەردووکیان بە تەنیامانەوە